ئێمە لە زەمانێکە ئەژین زەمانێکی زۆر فتنەی خراپ کافران هاتوون هەرچی فتیلەی هێزی ئیماندارانە دەریان هێناوە گوناهبارێ ئەبینین لەبەرەوەی دوعای بۆ بکەین لەبری ئەوە ئەچین دوعای شەڕی لێکن دراوسەکەمان ئەبین خراپەیەکە لەبریەوەی دای بشارین فەسحی ئەکەین ئەمە هەمووی کاری کافر و بێدینە ورد ئیشیان لەسەر ئێمە کردووە بزانن لەکوێ ئێمە ئەگەینەوە بە یەک هەموو ڕێگاکان ئەبڕن بۆ ئەم ئومەتە هەڵنەسێتەوە چونکە ئەم ئومەتە هەستایەوە عەدالەتی خوا لەسەر زەویا جێبەجێ ئەکەن نەک عەدالەتی کیل بە مەکیالەی نەخێر عەدالەتێک کە هەر هەموو ڕەش و سپی و هەموو جۆرە دیانەتێک لە ژێریا جێگەی ئەبێتەوە نەک تەنها خۆم و ئیتر هیچ کەسێکی تر دوعاکردن بۆ یەکتری یەکێکە لە گرنگەکانی تۆ کاری تۆ ڕۆژانە بۆ ئیمانداران ئەگەر دوعات نەکرد ئێوارە بزانە خەلەلێ لە تۆیە هەیە ئەگەر هاتی موسڵمانە تووشی نەکسەیەک هات ناو ناتۆرە و لێناو عوزری هێنایەوە بۆ کافر کە وای لێ کرد خەلەلێ لە تۆیە هەیە لە میسر ئەوە فڵانە تەوەجوه و حیزبە بۆیە ئەویان لێ هات لە فڵانە شوێن کورە ئەگەر عەقڵیان هەبووە ئەویان لێ نەهات لە بۆڕما ئەی بۆ ڕاناکەن لە ئیغۆر ئەی بۆ نەجاتیان نابێت دەست بە هیچ شێوە ئینسانی ئیماندار عوزر ناهێنێتەوە بۆ کافرکەوە کار لەسەر ئەهلی ئیمان بکە بەڵکو ئەگەر هیچی پێ نەکرا دوعاکانی بەرز کردێتەوە